خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هاتووە ئێمە بگۆڕێت لە باشەوە بۆ باشتر، لە خراپەوە بۆ باش. کەواتە ئەو ئاینەی خوا حتا زیاتر کاریگەری بەسەرمانەوە هەبێت، زیاتر بەڕێز دەبین، زیاتر ڕۆشت و ئەخلاقمان جوانە بێ. هەر کاتێکیش ئەم ئاینە پیرۆزەمان وەکو عورف و عادەتێ گرت کە زۆربەی خەڵکی ئەمڕۆ وایە، وەکو عورف و عادەت گرتوێتی. نوێژ نەکەم حەیامە چێ، ڕۆژوو نەگرم حەیامە چێ، نەچم بۆ مزگەوت حەیامە چێ، نەچم بۆ جومعە حەیامە چێ. ئەم جۆرە مرۆڤانە دین هیچ کاریگەرێکی بەسەریانەوە نییە، چونکە لەبەر حەیاچوونی قیامەت نییە، لەبەر حەیاچوونی خەڵکیە. ئەوە حەیاچوون نییە، پیاو هەیە نایە بۆ مزگەوت جومعان، ژنەکەی بە زۆر لە ماڵ دەرێکات، ئەڵێ نەڕۆی لای خەڵکی باس دەکەم، ئەڵێ نایە بۆ مزگەوت، نایە بۆ جومعە. ئەمە دین کاریگەری بەسەریەوە نییە. بۆیە ئەمە لە ناو کۆمەڵگادا هیچ ڕەوشتێکی ئیسلام لەم مرۆڤەدا نابینی بە ئاسانی بەداخەوە. پێمان خۆش بوو پشتیوانی خوا باسی هەندێک صیفەت بکەین، هەندێک ڕەوشت بکەین کە زۆر زۆر ناشرینە لە مرۆڤی موسڵمانە هەبێت. یەکەم صیفەتێک کە زۆر ناشرینە بۆ ژن یا بۆ پیاو کە هەبێت، ئەویش بێوەفاییە، سپڵەیی. مرۆڤەیە لە ژن و لە پیاو وەفایان نییە و سپڵەیان نییە، زۆر سپڵەن، زۆر زۆریش. بەڵام مەبەستمان ئەوە نییە کەسێک چاکەی گرەگەڵا کردی ببەرە کۆیلەی، ئەوە نا. بەڵام ئینسان ئەبێ وەفای هەبێت بەرامبەر بە کەسانێک کە چاکەیان لەگەڵا کردووە. ئەمە صیفەتێکی ناشرین و خراپە، بێوەفایی، سپڵەیی، ئیتر لە ژن بێ یا لە پیاودا مەوجود بێت. لە حەدیثێکی صحیحی بوخاریدا هاتووە کاتێک کە ئەسیرەکانی کافرەکان گیران لە غەزای بەدردا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفای هەبوو بۆ کابرایەکی کافر. فەرمووی ئەگەر مطعیمی کوڕی عەدی کە کەسێک بە کافری و بە مشریکی و بە بتپەرستی مرد، فەرمووی ئەگەر مطعیمی کوڕی عەدی ئێستا لە ژیاندا بوایە و زیندوو بوایە بیوتایە ئەو ئەسیرانە بەربەدا لەبەر خاتری ئەو هەمویانم بەرەدا. بۆ لەبەر ئەوەی کاتی خۆی کە لە تائیف گەڕایەوە بەردبارانیان کرد. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە شاری مەکە مطعیمی کوڕی عەدی کە کافرێک بوو گرتیە خۆی و پاراستی، وەکو وەفایەک بوو ئەو ڕۆژەی کە لە تەنگانەدا لەگەڵیدا بوو. ئەگەر ئێستا بڵێ ئەو هەموو ئەسیرە هەمووی ئازاد کە لەبەر خاتری ئەو ئازادی یەکەم ئەگەر زیندوو وایە، ئەمە پێڵێن وەفا. جا چ جای ئەگەر تۆ بەرامبەر کافرێک خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فێری کردوتە وەفات هەبێ، کافریش بێ، لەبەر چاوت بێ، ئەی ئەگەر کەسەکە موسڵمان بێ چۆن لەبەر چاوت نابێت؟ چاکەی لەگەڵ توا کردووە، بێوەفا مەبە بەرامبەری.